کوڕە ناوی سەلیمە بە ناوی باوکم لێناوە هەر بە سەلیمیش بانگی دەکەین. یاد و بیرەوەری شەهیدان بۆ نەوەکانی دەجێڕێتەوە و ئاشنایان دەکات با خەبات و تێکۆشانیان. ئەم خێزانە وەک نەریتێکی ساڵانە وەفا دەنوێنن بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان. حەسەن باوکم 37 ساڵ بوو، 7 ساڵ لەگەڵ دایکم بوو. لا شۆڕشی نوێدا مەسیحیەکانی گوندی هەرمۆتا پێشەنگ بوون لە قوربانیدان و لەو پێناوەشدا بە خوێن قەلغانی بەرگری بوون بۆ یەکێتی گەل. لە ساڵی هەشتاکان پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد لە ڕێی ڕابەروان و ئەوانە لەگەرەوان بوو لە کەرتی ڕێخستم بوو شانازی پێ دەکەینەمە هەر لەسەر ئەو ڕێبازش دەڕۆینەمە بە خۆم بە مندارەوە هەمومان شانازیان پێ دەکەم. ئەمە شانازی بەوە دەکەین کە باوکشمان لە ڕێبازی یەکێتی کە شەهید بووە ئەمەش هەر ئەو ڕێبازە دەکرین هەتاماوین لە بە خاتری گۆڕەکەی و لە بە خاتری ئەوەی کە لۆ خۆی پەیوەندی هەبوو بەو شتەوە کە لەسەر ئەو ڕێبازەر گیراوە و شەهید کراوە. هەرمۆتەیەکانی کۆیان مێژووی ئازادی و سربەخۆییان بە خوێن نەخشاندووە و مۆمی داگیرساوی شەوەزەنگ و کۆڵەکەی گەورەی حیزبی شەهیدان بوون. ئەمڕۆژ دووپاتی دەکەنەوە لەو ڕێبازە بەردەوام بن. لە ساڵی 1970 یەکەم کەس بوو کە پەیوەندی کرد بە پێشمەرگایەتی چوە ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکەم کەسیش بوو کە فیرار بوو کەس نەیدەتوانی لەو دێ مەسان فیرار بی ئەو برایەکەم چوون لە ڕێزی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرگە بوون بۆ ماوەی 2 ساڵ. وڵی هەر ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستانیان یانی هەتا ئێستا کوڕەکەم دەستە کۆمیتە ینی هەمومان کە کاتی هەڵبژاردن دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەدەین هەتا ئێستا ینی وەڵێن دەدەم هەر ئەوهاش لەسەر ئەو ڕێبازە بمینم. منیش وەکو کوڕە شەهیدێک چۆن باوکم لە پێنا و بەدیهێنانی ئامانجی نەتەوەکەمان ئامانجی گەلی کورد خەباتی کردووە لە ڕێی چەکداریەوە منیش لە ڕێگەی قەڵەمەکەم هەوڵ دەدەم ئەو ڕێبازە بەدی بێنم کە ئەوان لە پێناویدا نەگەیشتونەتە ئامانج ئینشاءالله لە داهاتوویەکی نزیک هەموو کورد دەگات بە ئامانجەکانی و هەستی نیشتیمان پەروەری و کوردایەتی لای مەسیحیەکانی کۆیا وەک پێکاتەیەکی گرنگی شارەکە لا دێر زەمانەوە بۆتە ئەرکێکی پیرۆز و نەبراوە بەڵگەی ئەمەش شەهیدەکانی ئەوێ ڕۆژێن. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیا